ئێمە تەواوی وردەکاری لەسەر بابەتی سوتەمەنی و گرانبوونی بنزین و غاز لە راپۆرتەکە خراوەتە ڕوو ئەوڕۆ تاوتێ دەگەن لەگەڵ ئەندامانی ئەنجومەن و لەسەر ئەو بابەتە پێشنیار و ڕاوسەرنجی ئەندامانی ئەنجومەن وەردەگرین و بانکێشتی لایەنی پەیوەندیدار دەکەن سەر ئەو بابەتە. پرۆسەکە سستە زۆر سستە لەبەرەوەی هەتا ئێستا لە مەنتقە شاخاویەکان ئەوەندەی ئێمە ئاگادار بین هەتا لای مێرگەسۆرەوەوانە چۆوە کە بەڕاستی تاخیرە پرۆسەکە و هاوڵاتیانیش زۆر پێویستیان بەوەیە کە نەوتی سپیان بەسەردا دابش بکرێت لەبەرەوەی نزیکەی 4 ساڵە سنووری هەولێر نەوتی سپی بەسەردا بەش نەکراوە بۆیە ئەو بابەتە ئەولەویەتی بابەتەکانمانە لەسەر دابشکردنەوەت. خۆی ئەو گرفتە بەردەوامی هەیە ئەگە چارەسەریش نەکرێ بەردەوام دەبی لەبەرەوەی هەولێر ساڵ بە ساڵ ڕوو لە فراوان بوونە بەخۆی لە وەزارەتی سامانە سروشتەکان 13 تەنکەر غاز ڕۆژانە بۆ هەولێر دابینکراوە کە ئەو بڕێکی کەمە داوا کراوە کە ئەو 13 بکرێتە 18 تەنکەر بۆ ئەوەی ئەو کێشەش چارەسەر بکرێت.